چلەی ماتەمینی بۆ مامۆستا ئایار کە خەمخۆری قوتابیان و خوێندکاران بوو خەمخۆری پەروەردە بوو خۆبەخشێکی ڕاستەقی نەبوو لە پێنا و خزمەتکردنی ڕۆڵەکانی ئەم وڵاتە لە دەزانی مامۆستا ئایار بەڕاستی کارەساتێک بوو باڵێکی ڕەش بوو ئەم شارەی پۆشی هاوڕێیان و خزمان و قوتابیان و هەمووی مامۆستا ئایرەکەم مامۆستا ئایر هەر لە ئێمە نەڕۆیشتووە مامۆستا ئایر لە سلێمانی لە هەموو کوردستان ڕۆیشتووە مامۆستا خەمخۆری هەموو کەس بوو خەمخۆری قوتابیان بوو هەردەم ئاواتیەوە بوو هەرچی قوتابەکانی بێ سەرکەوتوو بێت بەڕاستی ئەم کۆسپە نەک لە ئێمە کەوتووە لە هەموو کوردستان و هەموو سلێمانی چونکە وەک من ئاگاداری باوکم بم هەمیشە لە خەمی خوێندکارانە بۆ هەمیشە لە خەمی نیشتمانەکەیا بوو دایما ئەو نەسیحەتی ئێمەیە کرد کە ئێوەش دڵسۆز بن چکە لە دوای خۆتانەوە ناوتان ئەمێنێتەوە هیچ شتێک کە نامێنێتەوە